بڕیارە سبەینێ دانیشتنی پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرۆکۆماری عێراق بەڕێوە بچێت. هەنگاوی لایەنە سیاسەکانی عێراق پاش کۆتایی هاتنی ماوە دەستوریەکانیش هەر بەردەوامە بۆ یەکلاییکردنەوەی ئەو پۆستە و پۆستی سەرۆک وەزیرانی عێراق. فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق کۆبوونەتەوە و گفتوگۆی چۆنێتی سەرخستنی کاندیدەکەیان دەکەن. دەڵێن لە پێناو بەدیهاتنی خواستەکانی گەلەکەمان و چەسپاندنی پرۆسەی سیاسی و دیموکراسی بەشداری کۆبوونەوەی سبەینێ دەبین. کاندیدی خۆمانمان هەیە و توانین بچینە ناو پرۆسەکەەوە لە چارچەوەی پرۆسێکی دیموکراسیانی سیاسی گونجاودا پرۆسەکە ئەنجام بدرێت. بەڵام لەبەرەوەی ئەو هاوکێشە ناهاوسەنگە هەیە لە ساحەی سیاسی عێراق تا ئێستا لە ڕاستیدا لەژێر فشارەکانی دەرەوەی عێراقیش تا ئێستا ئەم بابەتە یەکلا نەکراوەتەوە. نفتتح الجلسة 13. فەرهاد ئەتروشی جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە پشکی پارتی بێبەریکردنی خۆی لە کارنامەی دانیشتنی سبەینەی پەرلەمان ڕاگەیاند کە تایبەت کراوە بە هەڵبژاردننی سەرۆکۆمار. ئەتروشی دەڵێ بەبێ تەوافقی نیشتیمانی و سیاسی ئەو کۆبوونەوەیە بەڕێوە ناچێ. لایەنە شیعەکان هێشتا هەنگاوی داهاتووی پاش هەڵبژاردننی سەرۆک کۆماریان یەکلایی نەکردووەتەوە کە دەستنیشانکردنی کەسێکە بۆ پۆستی سەرۆک وەزیران. ناکۆکی توند لە نێوان لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگیشدا هەیە، بەڵام لەگەڵ ئەوەدا سوورن لەسەر ئەنجامدانی کۆبوونەوەی سبەینێ بۆ هەڵبژاردننی پۆستی سەرۆک کۆمار. تم تحديد جلسة يوم السبت لانتخاب رئيس الجمهورية. دانیشتنی ڕۆژی شەمە تایبەت کرا بە هەڵبژاردننی سەرۆک کۆمار بە دڵنیاییەوە لایەنە سیاسیەکان و ئەندامانی پەرلەمان بەرپرسیارەتی هەڵدەگرن تاوەکو ئەو مافە دەستوریانە بەدی بهێنن. بڕیاریشە سەرۆکی پەرلەمان ناوی هەموو ئەو کەسانە بڵاو بکاتەوە کە ئامادەی دانیشتنی ڕۆژی شەمە نابن. پشت بەخوا هیوادارین لە ڕۆژانی داهاتوودا هەموو ئەو کێشە هەڵواسراوانە چارەسەر بن، لە نێویاندا هەڵبژاردننی سەرۆک کۆمار و ڕاستپاردنی کوتلەی گەورە بۆ پۆستی سەرۆک وەزیران و پێکێنانی حکوومەت. لە پرۆسەی سیاسی عێراقدا هەڵبژاردننی سەرۆک کۆمار هەنگاوێکی یەکلاکەرەوەیە، چونکە سەرۆکی هەڵبژێردرا و دواتر کاندیدی گەورەترین کوتلەی پەرلەمانی لە ماوەیەکی دیاریکراودا ڕادەسپێرێت بۆ پێکێنانی حکوومەت. بەشێک لە لایەنە سیاسەکان دەڵێن ئەم هەمووهێنان و بردنەی ناوێت. ئەگەر ئەم جارە سەرکەوتوو نەبووین لە پێکێنانی حکوومەتی نوێی عێراق، ئەوە دەبێت ماوەی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی درێژ بکەینەوە و لە پەرلەمانەوە کار بۆ هەڵبژاردننی پێشوەختە بکرێت. ونەر ئەحمەد، دەنگی ئەمریکا، بەغداد.